ئەو مزگەوتەیە ئەوەی کە من بیست بم و چەند کەسان تێدا مەلا بووینە لێرانە مەلایەتیان کردیە. یەکەمین جار ئەوەی لە تاریخی نووسرا مەلایەکی لێ بووە ناوی مەلا مەحموود خەرچی بەربیان بووە، مەدرسەی هەبووە و فەقێ لە کەنەویان خوێندیە. دوای ئەو مەلا مەحموودەی مەلایەکی دیکە هەبووە ناوی مەلا خدر بووە، ئەو شەر خەرچی بەعەرکەی بووە. یەکی دیکە دوایوی هاتیە ناوی مەلا مستەفا بووە. دوای ئەو مەلا مستەفای مەلایەکی دیکە هاتیە ناوی مەلا ئەحمەد بووە، پێیان گوتیە مەلا ئەحمەدی شەوقچی. دوای مەلا ئەحمەدی شەوەچی مەلایەکی دی هەر کوڕی مەلا ئەحمەدی شەوەچی ناوی مەلا عوسمان بووە، وەها مەشهور بووە لە وڵاتی مە، پێیان دەگوت مەلا عوسمانی گەورە. ئەو مەلا عوسماناش ماوەیەکی گەلە زۆر مەلا بووە و فەقێ هەبووە و مەدرسەی هەبووە و چەند مەلا لە سەردەستیوی دەرچوینە و یەکەچیش لەوان بابی من بووە لە کاتی خۆیدا فەقێ بووە، لەکن ئەو مەلا عوسمانەی خوێندیە لەو مەدرسەی و لەو مزگەوتەی و لەو عوجرەیەی لێرە ئێستا لێرانە ئەوە جێگای مامۆستایەکەیە و بابی منیش لێرانە لە کنەوی دەرسی خوێندیە.